فێرگەی نامدار قەرەداخی وەکو لانکەی گەشەپێدانی بەهرەمەندان بۆ ئەمجارە چالاکێکی جیاواز و جوانی هەیە کە پێشبڕکەیەکە بۆ بەهرەمەندانی بەشدار بووی ئەو خولانەی کە کردوێتیەوە. پێشبڕکێکە بە ناونیشانی پێشبڕکەی ئاوازدانان و هەروەها دابشکردنی مۆسیقایە کە کۆنسێردێکی فێرگەی نامدار قەرەداخیە کە ئەمە تەنیا پێشبڕکەیەک نییە بەڵکو دۆزینەوەی بەهرەی بەهرەمەندانە کە بەشداری کۆنسێردەکەکەن. هەروەها ئەم کۆنسێرتە ئەم پێشبڕکەیە بە بەشداری چەند هونەرمەندێکی دیکابێت کە دوو لە هونەرمەندانی بەشدارە بن لە کۆنسێرتەکەیە لە پێشبڕکێکەیە. میوانی ئەم ئێوارەی کورسات مەگەزینن ئەویش هەر دوو هونەرمەندی ئازیز کاک ئازاد محمود شلک زۆر بەخێر بێن سەرچاومان هاتن، هەروەها هونەرمەندی ئازیز کاک ئالیارە سڵاوتانی بێ و بەخێر بێن. زۆر بەخێر بێن سەرچاومان هاتن بەخێر بێن. با پرسیار بکەم لەسەر ئەم کۆنسێرتە کۆنسێرتی فێرگەی نامدار قەرەداخی بۆ پێشبڕکەی ئاوازدانان و دابشکردنی مۆسیقا ئەم بیرۆکەیە لە چووە سەرچاوی گرتووە؟ سپاسدانەکەین ئێمە وەکو هونەرمەندان لەگەڵ کاک عەلیارە و مجموعەی هونەرمەندی جوانی تری وەکو قارەمان خۆشهەڵاتی وەکو کۆشەنگ کاکە کۆشەنگ وەکو کاک سەنگەر وەکو کاک ئامانج ئێمە وەکو من و کاک عەلی لە 2007 وانێ لەگەڵ ئەم پیاوە کار ئەەکەین. کارکردنەکەمان بۆ زیاتر بۆ هونەری کوردیە بۆ بە پێشچوونی هونەری گەنجان و مناڵانە. ئێمە هونەرەکەمان زۆر بەلاوە مهمە، بەڵام لەوە مهمتریش ئێمە کاک نامدار کە مامۆسایەکی زۆر بەڕێزە کە لە ئەوروپا گەڕاوە توانێت بۆ خزمەتکردنی ئەم شارە و زیاتر مناڵان هەر هونەر نییە. ئێمە بووە بە ماڵی باوان ئەو فێرگەی کاک نامدار چکە پەروەردەی لە مۆسیقاکە زیاتر بووینەتە عایلەیەک ئەم خەڵکە تقریبا 50 عایلەیەکن 50-60 عایلەیەکن، یعنی ئەگەر ڕۆژ یەکتری نەبینن بڕوات بێ خەفە دەخۆن بۆ یەکتری. زۆر جوان باسانە بەهرەمەندەکانە کردو لەم مناڵانە کرد کە بەشدارن کە لە خولەکانە بەشدارن. کاگەلی باسێکی ئەو خێزانە جوانەمان بۆ بکەیت. وەڵای ئەو خێزانە نازانم چۆن وەسفی بوو ئەو نەڕێک و پێک و جوان، یعنی ئەمە کە ئەچینەوەی بەڕاستی چامان بۆ مناڵە جوانانەکەی و ئەو عازفە جوانەکەن بۆ ئێمە ئێمە کۆڵی خۆشحاڵە بین. زۆر خۆشە مناڵێکی 7 ساڵ 8 ساڵ 10 ساڵ عازف بۆ بکەوە ئێمەش بۆ تەمەنەوە لەگەڵای گۆرانی بڵین شتێکی کەم نییە بەڕاستی. مەگەر لە ناو کووردا ڕێزی نەبێ بڵێن ئەگینا لە هەموو ئەوروپا بووایە هەمووی ئەبوو بە سیرکەری لە ناو کوردیشا هەیە بەس زیاتر ڕێزی تایبەت زیاتر ئەو احتمامی ئەوان بە هونەریەن لە وڵاتی خۆمانە کەمترە بەداخەوە. جا ئێوە پێشتر هەر با بڵێن بە فۆلکلۆری کۆبوونەتەوە ئێستا هەستێکی چۆنە چێژێکی تیا بۆ ئێوە کە لەگەڵ مناڵانەیە کۆبنەوە بە ئۆرکێسترا گۆرانیاڵێن؟ بەتاکید ئێمە زۆربەی زۆری کۆنسێرتەکانمان لە هەموو شارەکانی کوردستان بووە. لە دهۆ کردومانە لە هەولێر کردومانە لە هەڵەبجە کردومانە لە قەراغ کردومانە لە زۆربەی زۆری شوێنەکان الحەمدوللا نەجاحەتمان هێناوە زیاد لە 20 کۆنسێرت. بەڵام لەوە مهمتر بەهرەی ئەم مناڵانە خەریکە وردە دەرئەکەوێت. ینی ئەم کۆنسێرتەی ئەم ئەخیرەمان بەڕاستی لە هیچ شوێنێک نەبووە. جاران گەورە مۆسیقای بۆ گەورەیە، ئێستا بەعکسەوانی سا مناڵ مۆسیقا بۆ گەورە لیا و ماشەڵڵا زۆر بەتواناشن و ینی سەرکەوتوو بوون لە ئیشەکانیانە. بەڵێ دەستان خۆش بێت. باسێکی بەشداربوانی بەهرەمەندان بکەین لە کۆنسێرتەکەیە لە پێشبڕکێکەیە هەرێک لە بەهرەمەندان کە وێنەکانیشان لێرەیە دانراوە کاریان هەیە لە پێشبڕکێکەکە بەشدارێکی خۆی هەیە. باشە دابشکردنەکان لە چی خۆی بین لە مۆزیکا بڵین لە لەحنی سابوون بە ملەحنی ئەو لەحنانی کە خۆشیان دایان ناوە سەرپەرشتیشیەکەن لە کۆنسێرتەکە بەڕاستی تا ئێستا شتیوا جوان نەبوو. لەوانەیە خەڵک زۆر مشتاقی ئەو بینینی ئەو گەنجانە بێت کە بۆ نوعا خۆیان لەحنیان دانا و مۆسیقاش لێ ئێن و ئینجا دابشکردیشان ئەوەم خوێنەوە ئێستا بۆ نمونە ئەگەر دانەیەکان بە نمونە وەربگرین پێشبڕکێ ئەمە مۆسیقای یەکەم ئاواز بۆ نمونە وەرگرین ئاواز و دابشکردنی دارۆ ئەتانەجم کە لە دایبووی ساڵی 2012 ئاواز و دابشکردنی خۆیەتی لە پێشبڕکێکە بەشدارە بێت ماشەڵڵایان لێ بێت. ئەمجا لجنەی تحکیمی شەیە بڵین لە نێو چێبرچێکەیە ئەترکێ بڵین یەکەم بێ یا خود مجموعەی مامۆستای شاری سلێمانیان هێناوە لە گەورەکان تەقیمیان ئەکەن حتمما لە دوای ئەوە شەوانێ بە هەدیەکێ لەوانێ وەریگرن ئێمە نازانین وەڵام
باشە بەشداربووان ئەو فێرخوازانەی کە بەشداریان کردو بۆ نمونە ئاوازیان زانەوە ئاوازی هیچ کامێکیان تا وەرگرتو و ئێوە بە گۆرانی بیڵێنەوە ئەم جاریان نەخێر ئەم جاریان بەس مۆسیقایە ئەوان ئاوازەکانیان بە مۆسیقا ئەبن بەڕێوە بەڵام ئێمە شارەکەی مجموعە گۆرانی کۆنمان تازە کردوتەوانە ئیشەڵا گوێتان لێ بێ توانای ئەو بەهرەی ئەو مناڵان زۆر جوانتیا دەرەکەن دەستان خۆش بێ کاک علی بێ مەڵێ بەڕێزت ئەم خولانە کە بە شێوەیەکی ئەکادمی منداڵان فێری ئاواز و میوزیک و گۆرانی وتنیانەکەن تا چەند گرنگە تا چەند گرنگە ئەو دایک و باوکانی کە ئازانن بەهرەیەک لە منداڵەکانیانە هەیە بیان نێرنە ئەم فێرگانەوە تا بە شێوەیەکی ئەکادمی فێری هوەری کوردی ببن لە ڕاستیە شتێکی زۆر نایە بە چووکە من باسی خۆمەکەم من لە مناڵی ماڵمان لە کەرکووک بوو خۆم بچمە شوێنێک و گۆرانیەک بڵێم مەگەر لە قوتابخانە بیاوەتا لە کاتی دەرسەوەنی سرود و شت فلان کەس بەڵێ ئەو نیە بەڕی سەرهاتین گۆرانێک بڵێ مەگەر ئاوا بووە جنا خۆ ویستە نەبوو سە شوێنێکی ئاوا هەیە و فێرەبی بەڕاستی شتێکی گەورەیە گرنگە باشە جا ئەگەر کۆبوونەوەیەک هەبێت و کاک علی و کاک ئازات لێرە بەشدار بن ناکرێت گۆرانی هونەرمەندی دیکەشتان لەگەڵایە لە هەمان کاتە لە کۆبوونەوەکانە ئەوانەی ئێوە ئەتوانین بڵین ڕاستە شێوازێکی فێرکردنە با بڵین فێرگەیە بەڵام ئێوە زیاتر بە شێوازی خێزانی کۆبنەوە چکە من هاتووم سەردانم کردوون دایک و باوکی فێرخوازەکان لەگەڵیانە بن بەرهەمی زۆر جوان پێشکەشەکەن یعنی بە تەواوەتی کەشێکی خێزانیان بۆ خۆیان دروست کردووە تا چەندێک دایک و باوکەکان لەگەڵ ئێوەیە لەگەڵ ئێوە مناڵەکانی خۆشیان هیلاکە بن چونکەوە هیلاکیەکە بۆ ئەوان و لە هەمان کاتیشانی سوودێک لە ئێوە وەرەگرن بەتەکید ئێمە بەسپاسی مامۆستا نامدار بکەین کە بەڕاستی مجموعە ئایلی زۆر باشی کۆ کردوتەوانێ و مناڵەکانیان بەخێوەکاوک و مۆسیقاوک و خێزانێک مەکتەبێکی پەروەردەیی تربێتیان ئەیە ئێمەش عاشقی ئەو خێزانان ئێستا بەڕاستی وای لێ هاتووە ئەچینە دەرەوە بەبێ ئەوەی مۆسیقا ئەچینە دەرەوە بۆ سەیرانیش سەیرانێکی خێزانیمان کردووە 23 کەس بووین بمێنن بۆ یەک باشە من بیستم داوای گۆرانیتان بکەم لە ئێستاە ناکرێت کاگالی و کاگازات لێرە ئامادەیان هەبێت و جۆمانە دەنگی گۆرانی ئێمە هەردەم لە خزمەتی کورساتین جا گۆرانیمان لە هەردووتانەوێت پێکەوە بەدڵی خۆتان پێکەوە گۆرانیمان پێشکەشەکانیان بەجێ گۆرانیمان ئەو هەورامی بیڵێ من سلێمانی ڕێک ناکەم من لەسەر شێوەی کەرگوو قۆراتێکتان بۆ باش نییە فەرموو بە خۆشحاڵیەوە هەیجانا وەمەزانی کە جەمبێڵی کەشتی ڕێگا و لەنگەر ناگرێ بڕوام نەکرد کە زریانی ئاهی دڵم ڕێت پێ بگرێ هەیجانا بەسەر مندا شەپۆل بێرد هەوراسا چیتە ئاسمان بەڵام ئێستاش بەلێزمەوە لەگەڵ باران دێتە خوار ئای خونچەم وەری و دڵم شکا و هێلا نەشێم لێ شێوایەوە پەشیمانیش دادت نادا چون بەفری عشقم تواوە هەیداد هەیداد هەیارەیار ئەمەش بۆیەوە گیانە لە ڕێ ئەو شۆخەیان خۆم کرد دەخاک و پێی پیانە نام جاری ئۆ کڵاولار گورێجی کە و
ربتان لا لنزرنا كاي أروي أوغر أوف أروي أوغر لا لحزرنا كاي أروي أوغر آرامي آرامي جانم أي رباب صوتي جانم أي روحي راويانم دەنگتان نەرزێ و هەربێت دەستان خۆش بێت زۆر سپاس. من یەک داواکاریم هەیە فەرموو کورسات مەفروزە فەرقەیەکی پرۆفیسۆن دانێن مەقام و بەستە نەکەراوە بڵێ نەگیسەمە بەسم بەرنامەی تایبەتمان هەبوو کاگای ئەزانم بەس ئەمەوێ مەقامات و بەستە ئێستا من لە تەلەڤیزیۆنی کەرکووکە لەگەڵ ڕێزمە تورکمانەکانە بینم مەجموعەیە گۆرانی بەش باکەن هەر کەسە بە شێوخی مەقامات ئەڵێ حەزەکەم شتێکی ئەومان هەبێت لە بەڵام هەبان بووە کاگازادیش خۆشی بەشدار بووە لە بەرنامەکان ها بەڕێز بەشدار لە بەرنامەکانە لە بۆنەکانە بەرنامەمان هەبووە گە لەوەش لە بەڵێ لە بەرنامەکانی دیکەش من داواکاریش کەم هەیە کاکە بەرنامەی تایبەتمانە بۆ بە هونەرمەندە داواکاریش کەم هەیە ئێستا ئێمە مجموعەی پیاوی جوانمان هەبوو خوا عافیان کاوکو باوکیان کوڕەکانیان هەن هەمویان دەنگیان خۆشن حەزەکەم ئێوە تیپێک لەوە دروستکەن کاکە چەند جار بە هەموو تەلەڤیزیۆنەکان وتووە ئێستا ماڵی کەریم کابان هەیەە ماڵی برایمی خەیات هەیەە ماڵی حەمەی نەرگیز هەیەە ئێستا ئێمە کاکنامدار کوڕێکی حەمەی نەرگیزمان لەگەڵا کاکە حەزەکەم وەکو پێشنیازێک کورسات بێتە پێشەوە ئەوانە داواکە دانیشتیان پێکات وشتیان لێوەرگێ دەستان خۆش بێت. کورسات هەمیشە بۆ ناسراوەکە ڕستەنایەتی خۆی پاراستووە بە خۆشحاڵیەوە ئێمەش ئەو پێشنیارەتان لێوەرئەگرین و هیوادارین کە کاری لەسەر بکرێت لە داهاتووە بێگومان. ئەگەر باسی ئێوەش بکەن کە کۆنسێرتەکە کەی ئەکرێت ڕۆژی کەی ئەکرێت ئێمە ئەزانین بەڵام بە بینەرانی بڵێن بۆی ئەوانیش بێن و لە نزیکەوە بینەری کارەکانیان بن کارەکانتان بن. سپاسانەکەین ئێمە حەزەکەین هەموو بەڕاستی سلێمانی ئاشکەینەوانی و دەوروبەری سلێمانی ئاشکەینەوە بەم کۆنسێرتە ڕۆژی شەممە ئیشەڵا وازم لە بەرنامەکان بڵاوە ئێمە لە بەیانیەوە ئەچینە ئەوێ بۆ ساوەنچێک ئەچین ئێتر لە چوارەوانێ بەرنامەکە دەست پێ ئەک بەرنمەیە کە بڕواتان بێ ئێستا ڕووی ناوە لەی شوێنی جا مەجموعەی مامۆستای پرۆفشنالیش هاتوون بۆ ئەوەی تەقیمی ئەم مناڵانە بکەن بکەن ئەوان ئەبنە مامۆستایە کە ئەو ڕۆژە تەقیمی ئەو کۆنسێرتە بکەن تا کۆنسێرتەکە بەڕاستی زۆر خۆش هەموو کەسی ئەتوانێت مجموعەی مناڵی جوان بەجلی کوردیەوانی و مامۆستای گەورەشمان کاکنامدار سەرپەرشتی ئەوە ئەکات هیوادارم خەڵکی سلێمانی ئەم جارە سەردانی تەلاری هونەر بکە ڕۆژی شەممە ئیشەڵا سەعات 4 ڕۆژی شەممە لە هۆڵی تەلاری هونەر کۆنسێرتەکە دەستان خۆش بێ پلان و بەرنامەی داهاتوو دوای کۆنسێرتەکە چی بەرنامەیەکمان هەیە ئەفمکەوە کاک علی حەزەکەم باسکە کاک علی فەرموو باسی ئەوەی ئێرانی تر بە تەمای ئێرانیش بوونتر مەڵێن ڕۆژهەڵات ناڵی ئەو نەخۆشی هات ئینەکە چی پێڵێن کۆرۆناکە نەخۆشی کۆرۆنا هەبوو ئەوە تێکیە سەر لە نوێ دیزان پرۆڤەکراوە خۆبان حازر کردەوە کاگازا داگارە ئێتر بەهۆی ئەم زروفی شەڕی ئیسرائیل و ئێرانیش تۆزە کەس بۆ بارەکەی هەموار کردەوە نازانم دوای ئێمە قەرارچینە شاری سنە و کرماشان و دوای ژمەریوانیان بۆ زیاد کردین دوای دیاربەکریش هاوڕێکی خۆشەویستمان هەیە کاک قارەمان ڕۆژهەڵاتی کوڕێکی دەنگخۆشە ها لەگەڵ کاکنام مامۆسەلامدار چوونە ئەوێ هەموو شتێکیان جێبەجێ کرد و تەواویان کرد ئیتر ئەم مەسەلەی لێدانی ئێرانی بەسەرهات ئێمە دڵمان بەڕاستی زۆر پێخۆش بوو چکە لە ڕۆژهەڵات بڕواتان بێ زۆر گڕوتینێکی جوان هەیە بۆ هونەرمەندان ئیتر وا ماوە تەوانێ ئیشەڵا
هیوادارین کاری لەسەر بکرێت قرارە ئینشەڵا سەردانێکی ئەو وڵاتانش بکەین ئایتەوە ئینشاءڵڵا سەردانەکەن کار پرۆژی داهاتووتان ئەم جارە لە بەرنامایە بەڵێ زۆر زۆر خۆشحاڵ بووین کاگازات کاگالی ماندوومانکردن سواز بۆ ئێوە سواز بۆ ماندوو بوونتان سپاسی بەرنامەتانەکەین سپاسی کورساتەکەین دەستی ئێوەش خۆش بێت خۆشحاڵە بین سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت